چاو هەروەکو خۆش داماژت پێ کرد و پێشتریش بینتان لە ڕوودا و کە قسەی کرد و بۆ ڕوودا و پاتریسیا باپیری منداڵەکان دوای نزیکەی 4 مانگ کە گەڕاوە بە شوێنیانە هەر حەو منداڵەکەی دۆزیوەتەوە. ئێستا ئەو منداڵێک کە لە لێرە دەیبینن ئەمە بچووکترینیان و تەمەنی 1 ساڵە لە 1 ساڵەوە تاکو 8 ساڵیان تێدایە. من لەگەڵ پاتریسیا قسەکەم. پاتریسیا first of all I want to ask you دەمەوێ پرسیاری ئەوت لێ بکەم کە یەکەمین سات کە تۆ ئەوانت بینی هەستی تۆ چۆن بوو؟ هەستی ئەوان چی بوو بەرامبەر ببینینی تۆ؟ ئەوان چۆن تۆیان پەسەند کرد وەرگرت؟ ئەوان زۆر جوان بوون، منداڵەکان زۆر جوان بوون. ئەوەش هەروەها لە ڕێگایەکی دوورەوە هاتوون بۆ ئێرە. منیش بە هەمان شێوە زۆر خۆشحاڵ بووم، زۆر خۆشحاڵم. منداڵەکانیش خۆشحاڵن چونکە ئەوان دەگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان و ئەوەیەکە ئەزمونێکی بەهێزە لە ڕاستیدا و ئەوانیش دەگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان. چەند سەخت بوو بۆ تۆ کە ئەوانت دۆزیەوە و چۆن دۆزیتنەوە؟ بەڵێ ئەوە سەخت بوو لە سووریا کاتێک کە من گەڕام بە دوای منداڵەکاندا، چونکە لەوێ زۆر شتی جیاوازن و بۆ وەک دەزانی ڕێگە پێدان مۆڵەت وەرگرتن بۆ سەردانەکانی نەخۆشخانەکان، وەرگرتنی مۆڵەت بۆ سەردانکردنی کەمپەکان زۆر سەخت و ئاڵۆز بوو. بۆیە من دواتر توانی منداڵەکانم بدۆزمەوە، بەڵام دوای ئەوە من ڕوبەڕووی سەختی دیکەش بوومەوە بۆ ئەوەی کە لە ڕووی حکوومەتی سویدیەوە بۆ ئەوەی قسە بکات لەگەڵ ئیدارەی ڕۆژاوە. ئێستا منداڵەکان لە ڕووی تەندروستیەوە باشە، تەندروستن؟ منداڵەکان هەست بە باشی دەکەن، لە ڕووی تەندروستیەوە باشن، نەخۆش نین، کێشیان نییە. من پێم وایە ئێستا منداڵەکان لە بارێکی باشدان، بەڵام سبەینێ من دەچم بۆ نەخۆشخانە و لەوێ سیر دەکەین، چونکە ئەوە گرنگە بۆ منداڵەکان بۆ تەندروستی و سەلامەتیان. دوایەوەش من دەگەڕێمەوە بە سوید. شاوە هەروەکو ئاماژەم پێکرد ئەم یەکێک لەو منداڵانەیە کە ئەمە بچووکترینیانەوە تەمەنی 1 ساڵە، لە تەمەنی 1 ساڵەوە تیاندایە تاوەکو 8 ساڵ. ئەوان ئەو دایک و باوکە ئەم باپیرانە دەیانەوێت بە هیچ جۆرە دەموچاوی مناڵەکان دەرنەکەوێت. کامێرامانەکە احتیاج ناکات زوم بکاتە سەر دەموچاویە. بەڵێ ئەمە هەر ئەوانیش کار لە سەرتاوە ئاماژیان پێکرد. ئەڵبەتە شاوە ئەوەش بڵێم کە 4 منداڵیان کە پێشتر 3 منداڵیان پێشتر هەبووە، 4 منداڵی دیکەشیان لە سووریا هەبووە، دایک و باوکیان کە گیانیان لەدەستداوە. ئێستا باپیریان کە پاتریسیا بینتان کە قسەکانی بەتەمایە کە دوای ئەوەی کە لێرە پشکنینی پزیشکیان بۆ کردن بیان باتەوە و بەرحاڵ ئەو ڕێکارانە کە پێویستە بۆ بردن منداڵەکان بگرێتە بەر. باشە، زۆر باشە هادی سەلیمی، گەلێک سپاس.